دیارە ئەمڕۆ کۆنفرانسی تیدێکس نیشتیمان لە هەولێر بەڕێوە دەچێت و سەبارەت بەم بابەتە ئێمە پامنێرمان هۆشمەندمان لەگەڵدایە لە هۆڵی کۆنفرانسەکە یا لە شوێنی کۆنفرانسەکە و زانیاری زیاترمان پێدەدات. فەرموو هۆشمەند، ئەم کاتت باش، چی زانیاریەکە سەبارەت بە کۆنفرانسەکە؟ سلااو سۆڤان، ئەم کاتت باش. ئەمڕۆ پێنجەمین کۆنفرانسی نێودەوڵەتی دیدێکس نیشتیمان بەڕێوە دەچێت. ئەو کۆنفرانسا کە لە ساڵی 2017ەوە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت، بەڵام ساڵی 2020 بەوەی کۆرۆناوە ڕاگیرا بوو کە ئەو کاتە قەدەغەیات شۆ بوو. بۆ ساڵی 2021 ئەم کۆنفرانسە بەڕێوە دەچێت کە گرنگی بە بیرۆکەی نوێ دەدات کە ئەو بیرۆکەی نوێنەش لەلایەن گەنجانەوە دەخرێنە ڕوو. ئەمڕۆژ ئەم کۆنفرانسە کە کەمێکی دیکە دەست پێ دەکات کە جگە لە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کۆنسۆڵ و نوێنەری وڵاتانیش تێدا بەشدار دەبن. ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی کۆنفرانسەکە تەواو بووە. ئەمەوێ باسی ئەو بکەم کە ئەم کۆنفرانسەی ئەمڕۆ دەکەس کە خاوەنی بیرۆکەی نوێن ئەو دەکەسە گەنجن و لە هەرێمی کوردستان و لە عراقیش بەشدارن، جگە لەوەی کە لە میوانەکان کە باز لە کۆنفرانسەکە دەکرێت ئەمڕۆ ئەوان بیرۆکەکانی خۆیان دەخەنە ڕوو. ئەمەوێ ئاماژە بۆ بکەم ئەو بیرۆکانەی کە ئەمڕۆ قسەیان لەسەر دەکرێت هەموو بیرۆکەی نوێنە، دەیانەوێت زیاتر کە ئەمڕۆ باز لەوە دەکات چۆن دەست پێ بکەن، دەستپێکردن لەبارەی چۆنێتی هەلی کارە، لەبارەی بازار. ئەم بیرۆکە نوێنە ئەگە بچێتە بازار کەوا وا دەکات کەوا بازار هەم بۆ گەنجان هەلی کار هەبێت، هەم بیرۆکەی نوێشە بێت بۆ بازار، بۆ هەلی کار و بۆ خستنەڕووی بازار. جگە لەم بیرۆکەنوێنە بۆ بازار لە بواری فەلسەفەش، لە بواری بوارەکانی دیکەی پەروەردە، ئەمانە کۆمەڵێک بڵێن دەکەس ئەمڕۆ بەشدار دەبن لێرە بیرۆکەکانی خۆیان دەخەنە ڕوو. ئەو بیرۆکانش دواتر گفتوگۆیان لەسەر دەکرێن بۆی کەوا بزانن کام بیرۆکەیان لە کامی دیکە باشتر. وردەکاریەکان زیاتر لە کۆنفرانسەکە کە دەستی پێکرد ئەوان دێن هەرکەسە و بیرۆکەکەی خۆی ماوەیەکی پێدراوە بۆی کەوا گفتوگۆ لەبارەی بیرۆکەکەی خۆی بکات. ئەمێ ئاماژە بۆ بکەم کەوا حکوومەتی هەرێمی کوردستانی لە کارنامەکانی گرنگیدانە بە ڕۆڵی گەنجان. پێشتریش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێک پێش ئێستا لەگەڵ ژمارەیە گەنجی خاوەن بیرۆکەی نوێ ئەفکاری نوێ کۆبوویەوە کە گفتوگۆی لەسەرکردن و ئاماژەی بۆدا حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیریان دەکات لە ئەو بیرۆکانیان بۆی کەوا بتوانن هەم هەلی کار هەم زیاتر گرنگی بەو بیرۆکانیان بدەن بۆ دەستپێکێک بۆ بە بازارکردنی بۆ خستنەڕووی ئەو بیرۆکانیان تاوەکو سوودیان هەبێت. ئەم کۆنفرانسەش ئەمڕۆ لە چوارچێوە ڕێکارەکانی خۆپارێزی بەڕێوە دەچێت و پێشتریش نزیکەی 100 کەس بیرۆکەی خۆیان پێشکەش کردووە، بەڵام ئەو دەکەسە هەڵبژێردراون و بەشداریکردنی نزیکەی 500 میوانە. ئەوانش کەوا میوانن هەم زۆربەیان گەنجن، جگە لە کۆنسۆڵ و نوێنەری وڵاتانی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنسۆڵ و نوێنەری وڵاتانیش بەشدارن. ئەو گەنجانەش لێرن کەوا گفتوگۆ لەبارەی ئەو بیرۆکە نوێنە دەکەن. ئەو دەکەسەش کەوا دێنە سەر ستیج کەوەی کە لە پشت منەوە هەیە لەوێ بیرۆکەکانیان دەخەنە ڕوو. ئەو بیرۆکانش دواتر هەوڵ دەدرێت لەنا حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکانەوە بڵێن قسەیان لەسەر بکرێت و ئەم بیرۆکانش ئایا چ کۆمپانیایەک چ لایەنێکی پەیوەندیدار کە ئیشی بۆ بیرۆکە نوێ هەبێت دەتوانێت کاریان لەگەڵ بکات. دواتریش لە ڕێگەی بڵێن شێوازەکانی دیکەی دۆزینەوەی هەلی کارەوە ئەم بیرۆکانە کاریان پێ دەکرێت. کۆنفرانسەکە یەک ڕۆژ دەخایەنێت، کەمێکی دیکە دەست پێ دەکات، وردەکاری زیاتر لە وتارەکان و لە وردەکاری خستنەڕووی ئەو بیرۆکە نوێنە دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ هۆشمەند سادق لەگەڵمان بووی لە هەولێرەوە.